إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خداي پروردگار لروجكي آوا پیروز و لشوينكي آوا پیروز برجي بسر همو لايك ماندام. خوي پروردگار برحم و بزي خوي بمان گره لبن دراستقين كاني خوي. هندق لإنسان كان بهوي چاكيان لدنيا لروجي قيامته دا لنا وبهشته دا رفيقي پیغمبر صلى الله عليه وسلم وتأوجور كسانا لروجي قيامته دا لپیغمبر زور نزيكن صلى الله عليه وسلم. او پیغمبرك برسترين پلو پاي هي للاي خواهي پروردگار. هندك كسيش بهوي چاكيان بهوي ايمان برزيان لدنيا دا لروجي قيامتا دبن الرفيقي او پیغمبر خواهي گوره بكاتا قسمت من. بويا بكرتين باسي سيلو جورا كسانه دكين كالروجي قيامته دا هاوري پیغمبر رفيقي پیغمبر صلى الله عليه وسلم. يكم لو كساني كالروجي قيامته دا لنا وبهشتا رفيقي او پیغمبرن او كسانن كلا دنيا دا زور گوێڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەرن صلى الله عليه وسلم. وەختێکە گوێیان لە ئاەتێک دەبێت، وەختێک گوێیان لە فەرمایشتێکی پێغەمبەر دەبێت صلى الله عليه وسلم، ئەو لاو ئیملای لێ ناکەن، یەکسەر جێبەجێ ئەو فەرمانەی خوای پەروەردگار و فەرمانی پێغەمبەر دەکەن صلى الله عليه وسلم. بۆیە خوای گەورە لە وەصف و باسی ئەو کەسانەدا دەفەرمێت: ومن يطع الله والرسول. ئەو کەسەی کە گوێڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەرە، وەختەی گوێی لە فەرمانێکی ئەوان دەبێت، یەکسەر جێبەجێی دەکات و ملکەچە بۆ فەرمانی خوا و پێغەمبەر، ئەو کەسانە فەئولائیکە مع الذین ئەنعەمە الله عەلەیهم. ئەوانە لەگەڵ ئەو جۆرە کەسانەدان کە لە ڕۆژی قیامەتێدا خوای گەورە نیعمەت و چاکەی خۆی بەسەریاندا ڕشتووە. لە کێ؟ من النبیین، لە پێغەمبەران، والصديقين لراستان ورازقويان، والشهداء لشهيدكان، والصالحين لبياو شاكان اواني بخوا قنجاون. اولئك حسن رفيقا. براستي او رفيقاتي وهاوليتي كإنسان ببيت الرفيق وهاولي اوانام لنا وبهشتا زور جوانا زور قوريا زور شاكا بو انسان. ئینسانێک بتوانێت لە دنیادا ڕەفیقایەتی ئەوانە لە بەهەشتا بۆ خۆی مسۆگەرکات، بەڕاستی ئەوە هاوڵیەتێکی زۆر جوان و ڕەفیقایەتێکی زۆر جوانە کە ئینسان ڕەفیق و هاوڵی ئەوانە بێت. جا بەڕاستی لەو دنیاەدا ئینسان دەبێت مسلمانێکی زۆر چاک بێت، گوێڕایەڵ و ملکەچی فەرمانی خوا و پێغەمبەر بێت، دەبێت زۆر چاک مسلمانێکی زۆر چاک بێت لە مەیدانی واقعدا. انجا او فضل و گەورەیەی دەبێتە قسمت لە ڕۆژی قیامەتە، دەبێتە هاوڵ و ڕەفیقی پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بەڵام زۆر جار ئێمە جاری وهەیە گوێمان لە فەرمانێکی خوای گەورە دەبێت، ئاەتێکمان پێ دەگوترێت، بۆمان دەخوێندرێتەوە، جاری وهەیە فەرمایشتێکی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەو کەسە ئەگەر لەگەڵ میزاجی خۆی تەبیعەتی خۆی مەسلحەتی خۆی تێک نەکاتەوە یەک نەگرێتەوە، یان تەویلێکی بۆ دەکا کوڕ دڵە خۆ مەبەستی هەر دنیا نییە، مەبەستی ڕۆژی قیامەتە، یان پەیوەندی بە دنیاوە نییە،
یان بۆ خۆی تەویلێکی فاسیدی بۆ دەکات یا ئەوەتانێ خۆی لێلا دەدات. مامۆستایە گێڕایەوە گوتی برایەک ڕۆژە گوتی مامۆستا وەرە میراتمان هەیە چەند خوشک و برایەکین بۆمان دابەشکە. گوتی منیش چۆم ماڵەکەم بۆ دابەشکردن و بۆم حیسابکردن کە چەندیان هەیە. دواتر یەکێکیان گوتی باشە مامۆستا یعنی ئەو پارەیە هەر یەکە و ئەوەندە بدەین بە خوشکەکان بیبات بۆ خۆی. گوتم ئایجا باشە شەرع بۆی داناوە تۆ ناڵی بە شەرع بۆم دابەشکە. گوتی بەخوا مامۆستا دڵم نایە بەخوا نایان دەبێ. دوای ئەوەی کە فەرمانی خوای گەورەی گوێ لێ بوو، دوای ئەوەی کە بە شەرع پێی وترا ئەوە بەشی هەر یەکێک لە خوشک و براکانە، بەڵام تەماع گرتی وەختێک کە پارەیەکی زۆر بۆ خوشکەکانی دەڕۆیش بەخوا نایان دەمێت. دڵم نایە مامۆستا. ئەوە موسڵمانی مەسلحەتی پێ دەڵێن، موسڵمانی میزاجی و نەفسی پێ دەڵێن. وەختێک موسڵمانەتێکە لەگەڵ خۆی و لەگەڵ تەبیعەتی خۆی و مەسلحەتی خۆی یەک بگرێتەوە پیاوی باشە. وەختێکیش یەکی نەگرتەوە ئەو کاتە هەزار ئاەتی بۆ بخوێنەوە کوردەواری دەڵێ هەروە نازانێن نەبای دێنە باران. ئەوە ئەو موسڵمانەتێ نییە کە قورئان دەیەوێت، کە ئیسلام لە ئێمەی داوا دەکات، کە خوای پەروەردگار دەیەوێت. تۆ دەتەوێت موسڵمانێکی بە کەیفی خۆت بی لە ڕۆژی قیامەتێش لەگەڵ پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. ئینسانی وا هەیە لەو دنیادا دەزانێت لەسەر هەڵەیە، دەزانێت شوێن ڕێبازێکی هەڵە کەوتووە، دەزانێت شوێن کەسانێکی خراپ کەوتووە، پێی دەڵێ کاکە ئاخر ئەوە هەڵەیە ئەوە نابێت. یان دەڵێ مامۆستا بەخوا ئەجا مەسلحەت وایە، یان کاکە وەڵاوە پەیوەندی بە دنیا وایە پەیوەندی بە قیامەتەوە نییە، یان تەویلێکی فاسیدی بۆ دەکات، یان بە پێی میزاج و مەسلحەتی خۆی لێکی دەداتەوە و پابەندە یاخود پابەند نییە. ئەوە موسڵمانەتێکی تەواو نییە. ئەو جۆرە موسڵمانەتیە نییە کە ئینسان لە ڕۆژی قیامەتا پێی ببێتە ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵکو کەسایەتی ئینسانی موسڵمان وایە هەمیشە لە خزمەتی فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم. وەختێک دەڵێن ئەوە ئاەتە، وەکو ئیمامی عومەر ئاەتیان بۆ دەخوێندەوە ڕێک لە شوێنی خۆی دەوەستا، هیچ قسەیەکی نەدەکرد. ئەوە موسڵمانێتێکی تەواوە. ئەبەوە ئینسان دەبێتە هاوڵی پێغەمبەر و ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو جۆرە کەسانەی کە ئاوەهان لە دنیادا گوێڕایاڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەرن بەبێ ئەو لا ئیملاکردن و سێ و دوو، ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتە ڕەفیقی پێغەمبەرن صلی الله علیه وسلم. خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانە. دووەم لەو کەسانەی کە ڕەفیقی پێغەمبەرن لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانن کە خوو ڕەوشتیان جوانە، ئەو کەسانن کە ئاکار بەرزن، ئەو کەسانن کە ڕەوەشت بەرزن، ئەو کەسانن کە مامەڵەیان لەگەڵ خەڵکدا زۆر چاک و جوان و ڕێک و پێکە، ئەو کەسانن کە لە دوای تەقواداری خەڵک لێیان ڕازیە، خەڵک ئەزیەت نادەن، نابنەمایە زەحمەت و ئەزیەت و ئازار بۆ خەڵک، بۆ دەرو دراوسێ، بۆ خزم و کەسوکاریان، بۆ هاوڕێیان، بۆ کۆمەڵگایان. کەسانێکی ڕەوەشت بەرزن، کەسانێکی ئاکار جوانن، کەسانێکی بەوەفان، کەسانێکی خاوەن بەڵێنن، کەسانێکی ڕاستگۆن. ئەو کەسانە کە ئاکاریان ئاوەها بەرزە لە ڕۆژی قیامەتا بەهۆی ئەو ئاکار بەرزیانەوە دەبنە ڕەفیقی پێغەمبەر لە ناو بەهەشتا صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم: ئەلا ئوخبیڕکم بئەحەبکم ئیلەیە وئەقڕەبکم منی مەجلیسا یەومە القیامە. ڕۆژێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوڵانی فەرموو: ئایا هەواڵتان پێ بدەم پێتان بڵێم کامەتان لە هەمووتان لە لای من خۆشەویسترە و لە ڕۆژی قیامەتا کۆڕ و مەجلیسی لە هەمووتان زیاتر لە من نزیکە؟ هاوڵان بێدەنگ بوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو جار یاخود سێ جار ئەوەی دووبارە کردەوە. ئەنجا گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، کێیە ئەو کەسەی کە زۆر لە لای پێغەمبەر خۆشەویستە، ئەو کەسەی کە مەجلیس و کۆڕی زۆر نزیکە، ڕەفیقی پێغەمبەرە و هاوڵی پێغەمبەرە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: ئەحسەنکم خولوقا. ئەو کەسەی کە خوو ڕەوشتی جوانە، ئەو کەسەی کە ئاکاری بەرزە، ئەو کەسەی کە ڕەوشت و مامەڵەی لەگەڵ خەڵکدا زۆر جوان و چاکە، ئینسانێکی ڕەوشت بەرزە، ئاکار جوانە، ئەو کەسە لە ڕۆژی قیامەتا لە پێغەمبەر نزیکە و ئەو کەسە خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە پرسیاریان کردووە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم: زۆرترین شت کە ئینسانەکان دەباتە بەهەشتەوە بەهۆی چیەوەیە؟ ئینسان بەهۆی چی دەچێتە بەهەشت؟ پێغەمبەر لە وەڵامدا فەرمووی صلی الله علیه وسلم: تەقوى الله وحسن الخلق. بەهۆی ئەو دووە ئینسان دەچێتە بەهەشتەوە.
زۆرترین خەڵک کە دەچێتە بەهەشت ئەو دوو شتەیە، ئەو دوو سیفەت و ئاکارەیە. یەکەمیان تەقواداری لە بەرامبەری خوای پەروەردگاردا سنوورەکانی خوای گەورە نەشکێنی، بەندەیەکی خالیس و مخلیسی خوای پەروەردگار بیت. دووەمیان ئاکار و ڕۆوشتت لەگەڵ خەڵکدا جوان بێت. ئیسلامەتی خۆی لەو دوو شتەدا دەبینێتەوە، لە بەرامبەری خوای پەروەردگاردا تەقوادار و چاکەکار بە، لە بەرامبەری خەڵکیشدا ئینسانێکی چاک بە، ئینسانێکی چاکەکار بە، ئینسانێک بە خەڵک لێت ڕازی بێ، ئاکار و خۆ ڕەوشت و مامەڵەت جوان بێت. ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتە دەبێتە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆی گەورە بمانگەڕی لەو کەسانە. سێم لەو جۆرە کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە لە ناو بەهەشتا ڕەفیقی ئەو پێغەمبەرن، ئەو کەسن کە زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر دەدەن صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة. ئەو کەسەی کە زۆر لە من نزیکە لە ڕۆژی قیامەت کێیە؟ ئەو کەسەیە کە زۆر سەڵاواتم لەسەر دەدات. ئەو سەڵاواتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەورن، بەڵام جاری وا هەیە ئێمە قەدری نازانین. زۆر بە ئاسانی دەتوانی لە ڕۆژی جومعەدا لەسەر ئیش و کاریش بی، بەڵام زیاتر لە هەزار جار سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەی صلی الله عليه وسلم. پاداشتێکی گەورەی هەیە، خێرێکی گەورەی هەیە، بەرەکەتێکی زۆر بەسەرتدا دەڕژێت، فەزڵێکی زۆر گەورەی هەیە کە ئینسان سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدا صلی الله عليه وسلم. بە تایبەتی لە ڕۆژی جومعاندا ئەو کەسانە کە زۆر سەڵاوات دەدەن لەسەر پێغەمبەر، ئەو کەسانە زۆر لە پێغەمبەر نزیکن صلی الله عليه وسلم. ناتەوێت لەو پێغەمبەرە نزیک بێت، ناتەوێت ڕەفیقی ئەو پێغەمبەرە بێت، دراوسەی بی لە بەهەشتا. دەی زۆر سەڵاواتی لێ بدە، زۆر ئاسانە، زۆر بە ئاسانی دەوترێت. بۆیە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە هۆی ڕەشبوونەوەی گوناه و تاوانەکان و بەرزبوونەوەی پلەی ئینسان لە لای خوای پەروەردگار. بۆیە پێغەمبەر لە فەرمایشتێکا دەفەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک یەک سەڵاوات لەسەر من دات، یەک جار سەڵاوات بدات، اللهم صل على محمد وعلى آل محمد، یەک جار ئەو سەڵاواتە بدەین، خوای پەروەردگار 10 جار سەڵاوات لەسەر ئەو کەسە دەدات، ڕەحمی پێ دەکات، بەزەی پێدا دێتەوە. ئەنجا 10 گوناه و تاوانیشی لەسەر ڕەش دەبێتەوە، ئەنجا 10 جار پلەی لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە بە یەک سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەڵاواتدان لەسەر پێغەمبەر هۆکاری گێرابوونی دوعاکانە، وەکو پێغەمبەر ئاماژەی بۆ کردووە کە ئینسان وەختێک کە دوعا دەکات دەپاڕێتەوە، لە دوای حەمد و سەنای خوای پەروەردگار سەڵاواتێک بدە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا دەست کە بە دوعاکانت یەکێک لە هۆکارەکانی گێرابوونی دوعا سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەڵاواتدان لەسەر پێغەمبەر هۆکاری ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە ئەو پێغەمبەرە شەفاعەتت بۆ دەکات. ئەو کەسانەی کە زۆر سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەن صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە دەکەون. پێت خۆش نییە پێغەمبەر شەفاعەتت بۆ بکات، ڕزگارت بێت بە شەفاعەتی ئەو پێغەمبەرە. دەی زۆر سەڵاوات دە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەڵاواتدان لەسەر پێغەمبەر دەبێتە هۆکاری جێبەجێبوونی پێویستیەکانمان لە دنیادا، دەبێتە هۆکاری نەمانی دڵتەنگی و خەم و خەفەت، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکێک لە هاوڵانی فەرموو کە زۆر سەڵاواتی دەدا لەسەر ئەو پێغەمبەرە، فەرمووی خوای پەروەردگار پێداویستیەکانت بۆ جێبەجێ دەکات، خەم و خەفەتیشت لە دڵان نایەڵێت بەهۆی سەڵاواتدان لەسەر پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. بۆیە ئەو کەسانەی کە دڵیان تەنگە، ئەو کەسانەی کە خەم و خەفەتیان هەیە، ئەو کەسانەی کە گیر و گرفتی ژیانیان هەیە، یەکێک لە هۆکارەکانی ئاسوودەبوونی دڵ و دەروون سەڵاواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆر سەڵاوات دە لەسەر پێغەمبەر، دڵ و دەروونت ئاسوودە دەبێت، خوای پەروەردگاریش پێویستیەکانت بۆ جێبەجێ دەکات. سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە هۆکاری بەرەکەت داربوونی عمر و ژیانی ئینسان، بەرەکەتی ڕزق و ڕۆزی، بەرەکەتی ناوماڵ بەهۆی سەڵاواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوە هەموو فەرمایشتی لەسەرە. وەختێک زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەی صلی الله عليه وسلم، عمر و ژیان و تەمەنت پڕخێر و بەرەکەت دەبێت. سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەڵاواتانە دەگەنەوە بە پێغەمبەر، بە تایبەت لە ڕۆژی جومعانە. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە سەڵاوات دەدەن
لروجي جمعة أو صلواتنا دقنه ببيغمبر صلى الله عليه وسلم بيت خوشنية السلام لو بيغمبر بكي بيت خوشنية صلوات لو بيغمبر بدي صلى الله عليه وسلم أو صلواتنا بقنه ببيغمبر ديتو اللي روى صلوات بدل بيغمبر صلى الله عليه وسلم خواهی گەورە سەڵەواتەکانت دەگەیەنێت سەلامت بە پێغەمبەر دەگەیەنێت پێت خۆش نییە ئەو پێغەمبەرە کە پێغەمبەری ئێمەیە سەرکردە و قائید و ڕابەری ئێمەیە سەڵەواتەکانت دەگەنەوە بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم سەلامت بگاتەوە بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەی زۆر سەڵەواتی لێ بدە بەتایبەت لە ڕۆژی جومعانە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەو سەڵەواتانە دەگەنەوە بە پێغەمبەر خوای گەورە پێی دەگەیەنێت سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە هۆکاری ڕزگار بوونی ئینسان لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت بەتایبەتی ڕزگار بوون لەسەر پەردی سیڕات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە باسی کردووە جۆرە کەسانێک هەن لە ڕۆژی قیامەتێ لەسەر پەردی سیڕات تۆزێک دەڕۆن و دەوەستن خەریکە دەکەون لەسەر پەردی سیڕات بەڵام لەو کاتەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سەڵەواتەکانی من دێن فریان دەکەون بە فەرمانی خوای گەورە ئەو کەسە بەهۆی زۆر سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە لە پردی سیڕات ڕزگاری دەبێ و دەپەڕێتەوە ئەو گەورەیە بەهۆی ئەو سەڵەواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەی چەند کەس لێی بێ ئاگایە ئێمە جاری وا هەیە جومعە دێ و دەڕوات بەخوا ئینسانی وا هەیە چوار سەڵەوات نانێرێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەها گەورەیە پاداشتی ئەوەها گەورەیە فەزڵ و پاداشتی ئەوەها لای خوای گەورە گەورەیە ئەو سەڵەواتدانە سوودەکەی بۆ ئێمەیە پاداشتەکەی بۆ ئێمەیە ئێمە ئاوەها ڕزگارمان دەبێت پەلەمان بەرز دەبێتەوە دەبێتە هۆی ڕەشبوونەوەی گوناه و تاوانەکانمان بەهۆی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجا ئەو کەسانەی کە زۆر سەڵەوات دەدەن لەسەر پێغەمبەر ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتێ ڕەفیقی پێغەمبەرن لەناو بەهەشتا خوای گەورە بمان گەڕی لەو کەسانە دوعا دەکەین دەپاڕینەوە یا ڕەبی خوای پەروەردگار بمان کێ ڕەفیقی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای پەروەردگار بە بەهەشتی پانوبەرینی خۆتمان شاد کەی یا ڕەبی خوای گەورە وامان لێ بکەی کە بەندەیەکی ڕاستەقینەی تۆ بووین یا ڕەبی خوای گەورە وامان لێ بکەی هەر کاتێک فەرمانی تۆمان بیست یەکسەر ملکەس بین لەناو بەهەشتا ڕەفیقی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای گەورە بە ئیمانەوە بمان ژێنی یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمان مرێنی یا ڕەبی خوایە لەسەر کەلیمەی تەوحید زیندومان کەیەوە لە ڕۆژی قیامەتە یا ڕەبی خوای پەروەردگار لەگەڵ پێغەمبەراندا حەشرمان کەی و کۆمان کەیەوە لەناو بەهەشتا یا ڕەبی خوای گەورە لەسەر پەردی سیڕات نەجاتمان دەی ئەو کەسەی کە نەخۆشە یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بۆ بنێری ئەو کەسەی کە خەم و خەفەتی هەیە یا ڕەبی خوای گەورە دڵی ئاسوودە و ئارام کەی ئەو کەسەی کە گیر و گرفتی ژیانی هەیە یا ڕەبی خوای پەروەردگار بەهانایەوە بچی و ڕزگاری کەی ئەو کەسەی کە قەرزدارە یا ڕەبی خوای قەرزدارەکەی بۆ بدەیەوە ئەو کەسەی کە ناخۆشی و ناڕەحەتی هەیە یا ڕەبی خوای پەروەردگار لەسەری لا بدەی لەو دنیادا بەختەوەر و عاقبەت خێر بین لە قیامەتیشا بە بەهەشتی پانوبەرینی خۆتمان شاد کەی لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆت کۆمان کەیەوە آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين